سڵاو لە خوشکان و برایان، ژنێکی سامیری لە یوحەنا بەشی 4 ئاەتی 1 تا 42. فەریسیەکان بیستیان کە یەشوع لە یەحیا زیاتر قوتابی دروست کردووە و لە ئاو هەڵکێشاوە، هەرچەندە یەشوع خۆی خەڵکی لاو هەڵ نەدەکێشا، بەڵکو قوتابیەکانی. کاتی یەشوع ئەمەی زانی یەهودای بەجێهێشت و گەڕایەوە جەلیل، جا دەبوایە بە ناوچەی سامیرەدا تێبپەڕێت. گەیشتە شارۆچکەیەکی سامیرە کە ناوی سۆخار بوو، نزیک ئەو پارچە زەویەی یاقوب دابوویە یوسفی کوڕی، بیری یاقوبیش لەوێ بوو. جا یەسوع لە گەشتەکە ماندوو بوو، لە لای بیرەکە دانیشت، نزیکەی کاتژمێر 12 بوو. ژنی سامیری هات بۆ ئەوەی ئاو ببات. یەشوع فەرموو هەندێک ئاوم بدەرێ. لەو کاتەدا قوتابیەکانی چوبوونە ناو شار تاکو خواردن بکڕن. جا ژنە سامیرەکە پێی گوت تۆ جوولەکەیت و منی ژنێکی سامیرەییم، چۆن داوای ئاوم لێ دەکەیت؟ چونکە جوولەکەکان تێکەڵی سامیریەکان نابن. ئیسا وەڵامی دایەوە ئەگەر بەخشینی خودات بزانیایەوە هەروەها ئەوەش کە کێیە کە پێت دەڵێت ئاوم بدەرێ، ئەو ساتۆ داوا لێ دەکردووە ئەویش ئاوی ژیانی پێدەدایت. ژنەکە پێی گوت بەڵام گەورم، دۆڵکەت پێنی و بیرەکەش قوڵە، ئیتر تۆ ئاوی ژیانت لەکوێ بوو؟ خۆ لە یاقوبی باوکمان گەورەتر نیت کە بیرەکەی پێداوین، خۆی و کوڕەکانی و ماڵاتەکانیشی لیان خواردوەتەوە. یەشوع وەڵامی دایەوە هەر کەس لەم ئاوە بخواتەوە جارێکی دیکە تونی دەبێتەوە، بەڵام ئەوەی لەو ئاوە بخواتەوە کە من دەیدەمێ هەرگیز تونی نابێت، بەڵکو ئەو ئاوەی من دەیدەمێت تێیدا دەبێتە کانیاوێک و هەڵدەقوڵێت، ژیانی هەتایەتایی دەبەخشێ. ژنەکەش پێی گوت گەورم، ئەو ئاوە بدەرێ تاکو تینوم نەبێ و نەیەمەوە ئیتر بۆ ئاوکێشان. یەشوع پێی فەرموو بڕۆ مێردەکەت بانگ بکە و وەرەوە ئێرە. ژنەکە وەڵامی دایەوە مێردم نییە. یەشوع پێی فەرموو ڕاست دەکەیت کە دەڵێی مێردم نییە، ڕاستیدا 5 مێردت هەبوو، ئێستاش ئەوەی هەتا مێردت نییە. ئەمەشت بەڕاستی گوت؟ ژنەکە پێی گوت گەورم، دەبینم تۆ پێغەمبەریت، باوباپیرانمان لەم شاخەدا خودایان پەرستووە، بەڵام ئێوە دەڵێن ئۆرشەلیم ئەو شوێنەیە کە پێویستی پەرستنی لێ بکرێت. یەشوع پێی فەرموو خانم، باوەڕم پێ بکە کاتێک دێت ئێوە باوک دەپەرستن، بەڵام نەک لەسەر ئەم شاخەوە، نەک لە ئۆرشەلیم. ئەوەی ئێوە دەیپەرستن نایناسن، بەڵام ئەوەی ئێمە دەیپەرستین دەیناسین، چونکە ڕزگاری لە جوولەکەوەیە. بەڵام کاتێ دێت ئەویش کە ئێستایە خواپەرستیە، ڕاستیاخەکان بە ڕۆحی پیرۆز و ڕاستی باوک دەپەرستن، چونکە باوک داوای ئەم جۆرە خواپەرستانە دەکات. خوددا ڕۆحەوە، پێویستە ئەوانەی دەیپەرستن بە ڕۆحی پیرۆز و ڕاستی بیپەرستن. ژنەکە پێی گوت دەزانم مەسایا دێت کە پێی دەکوترێ مەسیح، کە ئەو هات هەموو شتێکمان پێ ڕادەگەیەنێت. یەشوع پێی فەرموو من ئەوم، ئەوەی قسە لەگەڵ دەکات. لەو کاتەدا قوتابیەکانی گەیشتن، سەرسام بوون کە لەگەڵ ژنێک قسە دەکات، بەڵام کەس نەیگوت چیت دەوێت یان بۆچی قسەی لەگەڵ دەکەیت. اینجا ژنەکە گۆزەکەی بەجێهێشت چووە ناو شارەوە بە خەڵکی کوت وەرن کەسێک بینی هەرچێکم کردووە پێی گوتم. دەبێ مەسیح نەبێت، ئیتر خەڵکەکە لە شار هاتنە دەرەوە چوونە لای. لەو کاتەدا قوتابیەکان تکایان لێ دەکرد ڕابی بخۆ، بەڵام پێی فەرموون خواردنێکم هەیە بیخۆم کە ئێوە نایزانن. لەبەر ئەوە قوتابیەکان بە یەکتریان دەگوت کەس هیچی بۆ هێنایی بیخوات. یەشوع پێی فەرموون خواردنی من ئەوەیە بەخاستی ئەوە بکەم کە ناردومی وەکارەکەی تەواو بکەم. ئەی ئەوەی ئێوە ناڵێن پاش 4 مانگ کاتی دروێنە دێت، ئەوە تا پێتان دەڵم چاوتان هەڵبڕن و سەیری کێلگەکان بکەن و زەرد هەڵگەڕاون بۆ دروێنە. سەپانیش کرێی وەردەگرێت و بۆ ژیانی هەتاهەتایی بەرهەم کۆتا دەکاتەوە، تاکو تۆچین و سەپان پێکەوە دڵشاد بن. لەبەر ئەوە ئەو پەندە ڕاستە کە دەڵێت یەکێ تۆ دەکات و یەکێکی دیکە دروێنە دەکات. من ئێوەم بۆ دروێنەیەک ناردووە کە پێی ماندوو نەبوون، کەسانی دیکە پێوەی ماندوو بوون و ئێوە بەرهەمی ماندووبوونیان دەخۆن. زۆر لە سامیریەکان ئەو شارە باوەڕیان بە یەشوع هێنا لەبەر قسەی ئەو ژنە کە شایەتی دەدات. هەرچێکم کردووە پێی فەرمووم، لەبەر ئەوە کاتێک سامیرەکان هاتنە لای یەشوع تکایان لێکرد لەلایەن بمێنێتەوە. ئەویش 2 ڕۆژ لەوێ مایەوە. ژمارەیەکی زۆر زیاتریش بەهۆی قسەکانیەوە باوەڕیان هێناوە، بە ژنەکەیان دەگوت چیتر بەهۆی قسەی تۆوە نییە کە ئێمە باوەڕ دەهێنین، چونکە خۆمان بیستنەوە دەزانین کە ئەم پیاوە بەڕاستی ڕزگارکەری جیهانە. ئەمین. هیوادارم هەمووتان لە خێر و بەڕەکەتدا بن لە ناوی یەشوعی مەسیح. ئەمین.